ترافیک ئەمجارە باس لە یەکێک لە بنەما گرنگەکانی هاتوچۆ بۆ کەمکردنەوەی زیانە گیانی و مادیەکان لە بواری هاتوچۆ کات و هەوڵەکانی حکوومەت و وەزارەتی ناوخۆش نیشانەدات کە چەندە پاڵپشتن بۆ دابینکردنی خزمەتگوزاریەکانی هاتوچۆ و پاراستنی گیان و سەلامەتی شۆفێران. ئەویش دابینکردن و ئەنجامدانی پرۆسەکانی هەڵکاری و بەستنی هێما و نوێکردنەوەی لاینەکانی شەقام و ڕێگاسەرەکیەکان و دانانی ئامراز و هێما و هێڵکاریەکانی بواری هاتوچۆیە کە بە زمانی هاتوچۆ دادەنرێن و ڕێگەنیشاندەر و ڕێنوشێنی شۆفێرانن لە کاتی هاتوچۆ کە بە گرنگترین بەش و سیمای هاتوچۆ دانرێت. ئێرە هەولێری پایتەختی هەرێمی کوردستانە. لێرە لە سەرجەم کوچە و شەقام و ڕێگاکانی دەرەوە و ناوشار بە هێما و ئامڕازی هاتوچۆ و پەرژینی سەلامەتی شۆفێران ڕازاندراوەتەوە. سیمایەکی جوان و شارستانی بەو شارە بەخشیوە. ئەو ڕێکار و هەنگاوانە بۆ بێسکردنی سیسمی ئەندازەی هاتوچۆ و گرنگیدان بە هێماکان کە زامنی پۆلیسی هاتوچۆن و دۆستی شۆفێرانن. سەبارەت بە گرنگی هێما و هێڵکاری و ئەندازەی هاتوچۆ بەڕێوەبەری هاتوچۆی ناوشار ڕۆژ ئاوا باس لە گرنگی لە بواری هاتوچۆکات. هێماکانی هاتوچۆ لەگەڵ هێلکاری شەقام هۆکارێکی گرنگن بۆ ئەوەی شوفێران بتوانن لە شەقام بۆ پەڕی ئاسوودەیی و بۆ پەڕی سەلامەتی شوفێری بکەن لە کاتێکە پابەند بوون پێویان لەبەرەوەی هەر هێمایەکی هاتوچۆ کاتێک لە شەقام دادەنرێت ڕێنمویی شوفێر دەکات ئەو شەقامە چۆن بەکاربیێنی لە ڕووی خێرایی لە ڕووی دیاریکردنی ئاراستا لە ڕووی سوڕانەوە هەموو ئەو هۆکارانەی کە هەیە لە شەقام پێویستە شوفێر بیزانی هێمای هاتوچۆ بۆی ڕوون دەکاتەوە بەو مەرجەی کە شوفێر تێی بگات و بیخینتەوە بتوانانی بەکاری بێنی. لە هەمان کاتدا هێلکاری شەقامیش هۆکارێکی تراکە شوفێران بتوانن پێوەی پابند بن بۆی بە ئاسوودەیی و دوور بن لە ڕووداوەکانی هاتوچۆ دابینکردنی هێماکانی هاتوچۆ و هێلکاریکردنی شەقامەکان لەلایەن وەزارەتی ناوخۆ ئەندازەی هاتوچۆ بە پێشکەوتوترین ئامێری سەردەم کە ئێستا دەست بەکارن ڕۆڵێکی بەرچاوی هەبووە لە کەمکردنەوەی ڕووداوی هاتوچۆ و پابندکردنی شوفێران بە یاسا و ڕێنمایەکان لە شەقام و دوور بۆ ئەوەی دوور بن لە ڕووداوی هاتوچۆ بۆ ئەوی پابند بن بەو ڕێژەی خێرایی یاخود بەو هێمایی کە ڕێنیشاندەرە بۆ شوفێر پابندی دەکاتن و سەرئەنجامیش بۆ بەرژەوەندی گشتیا بۆ تایبەتی شوفێر و سەرنشینان بۆی بە دوور بن لە ڕووداوی هاتوچۆ. خۆشبەختانە بەو دوایە حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی ناوخۆ بە پشتگیریەکی تەواوی دەستی خۆماڵی هەستاوە بە دابینکردنی ئەو هێما و ئەو هێلکاری شەقام دوور لە کۆمپانیای بیانی و لە ئەو دەستی دەرەچی کە پێشتر لەلایەن کۆمپانیای دەرەچی ئەو کارانە دەکرا بەڵام خۆشبەختانە ئێستا بە کواڵێتیی بەرزتر و بە ئیشێکی باشتر لە ناوخۆ ئەو کارە دەکرێت کە ڕنگدانەوەیەکی زەق و دیاریشی کردووە لە شەقام هەم شوفێران هاوڵاتیان هەست پێ دەکەن کە بەکارێکی جوان بەکارێکی ڕێک و پێک لە خزمەت شوفێران جێبەجێ دەکرێتن و هیواداریشم شوفێرەکان پابند بن بەو هێما و بەو هێلکاری شەقام لەوەی بە دوور بن لە ڕووداوەکانی هاتوچۆ. بێگومان هەر شوفێرێک بەپێی هێمای هاتوچۆ بەپێی هێلکاری شەقام شوفێری بکە دڵنیابە بە دوور دەبی لە ڕووداوی هاتوچۆ بە سەلامەتی دەگا بۆ شوێنەی کە مەبەستیتی تکایە پابند بن بۆ ئەوەی سەلامەت بن. ئەو هەنگاوانەی حکوومەت لە بواری ئەندازەی هاتوچۆ بریتە لە هێما و ئامڕاز و ڕێگاکانی سەلامەتی هاتوچۆ کە بە زمانی پۆلیسی هاتوچۆ دانرێن و لە هەموو جیهان ئەو هێما و ئامڕازانە بوونەتە ڕێنیشاندەر.
بۆ مەبەستە لەگەڵ بەڕێوەبەری گشتی ئەندازەی هاتوچۆی هەرێمی کوردستان ئەندازیاردیلان لە شەوێک بەدەدەچوون بۆ بەشێک لەو هەنگاو هەوڵانی وەزارەتی ناوخۆ و هاتوچۆی هەولێرەکەین کە چۆن گرنگی بە ڕێگاوبان و سەلامەتی شۆفێرانەدەن. جەماعەت سعات 12 و نیو ئێستا هەوڵ دەدەین بۆ کاتژمێریەک بگەینە مەوقع ئەو شوکە کەمەک درەنگتر لە شەوانی دیکە دەرەچین لەبەر ئەوەی ئەو شوێنەی کەوا گەیشتینێ کەمەک هاتوچۆی زۆری لەسرە پەڕینەوەی لێیە و هەندێک دوکان و شتی لێیە لەبەر هەندێک هاتوچۆی زیاتر لەسرم حاولاکەین سعاتێک دەست بە ئیشکەین دوونێ شەو آخر نقطە کە گەیشتین پێی لای مستەشفەی ڕەسوول بوو لە سایدی شەقامی کوێ سایدی گەڕانەوە بەرە و هەولێر ئەو شو هەوڵ دەدەین لە هەمان شوێن دەست پێ بکەینەوە پلانمان دەبێت بەم شێوەیە بێتن لەگەڵ نەفەقی لەگەڵ ژێر نەفەق ئەو لەیلانە قەتع بکەین بە فسپۆر و برا پۆلیسەکانیش هاوکاریمانەکەن بداية دەست پێکەین ئەو لاینانەی ئەو سایداکەین هەتا ئەپەڕینەوە لە بن نەفاق نزیکەی 1 کیلۆمەتر وەکو هەموو پلانی شەوانەمان دوای ئەوەی کە ئەو لایەمان تەواو کرد ئەو کاتی هەوڵ دەدەین ئەو سایدە بەدەم شوفێراندا بکرێتەوە و هەوڵ دەدەین ئەو لێنەیان قەپاتکەین بە دوو قۆناغی ئیش دەکەین قۆناغی یەکەممان بەرەو نەفەق بەو ئیتیجاهە 1 کیلۆمەتر کە تەواو ئەگەڕێینەوە قۆناغی دووەممان بەرەو سەتی ئەو مەسافەکاری هۆڵکاری بۆ دەکرێت. ئێمە بەردەوام تیمەکانمان ڕۆژانە کەشفی ئەو شەقام و ڕێگانە دەکەن کەوا پێویستیان بە هێڵکاری هەیە پرۆسەی هێڵکاریکردن دەتوانین بڵێن بە یەکێک لە دەستکەوتەکانی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستانی دابنین لەبەر ئەوەی پێشتر ئەم پرۆژەیە لەلایەن کۆمپانیەکانی کەرتی تایبەت جێبەجێ دەکرا بە تێچوێکی زۆرتر لە کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان وەزارەتی ناوخۆ کە یەکەم پلانی ئەوە بوو کە کار بکات لەسەر زیادکردنی داهات کەمکردنەوەی خەرجی و باشترکردنی کوالێتی و هەروەها زیادکردنی هەڵی کار هەر لە سوانگای ئەم تێڕوانی نەشەوە وەزارەتی ناوخۆ هەڵسا بە دابینکردنی ئامێری هێڵکاری مۆدێرن بۆ گشار و ئیدارە سەربەخۆکان لە ئێستادا بە خۆشحاڵیەوە ئەم کارە لەلایەن بەشی ئەندازەی هاتوچۆ لە گشار و ئیدارە سەربەخۆکان جێبەجێ دەکرێتن. ئێستا تیمەکانمان ئامادەنە لە شەقام یەکەم هەنگاوکەوە ڕۆژانە شەوانە ئێمە ئەنجام دەدەین لە کاتی هێڵکاری کاری خاڵکردنی شەقامە بۆ ئەوەی دووری لاینەکە لە کێربستۆنەکە وەربگرین و لەگەر ئیستیقامەی خەتەکەی پێشوو خۆی بێتەوە یەکەم هەنگاو کاری خاڵکردنی شەقام ئەنجام دەدەین دوای ئەوەی کە هێڵکاری خاڵکردن بۆ شەقامەکە ئەنجام دەکرێت و ئامێرەکەمان ئامادە دەبێتن بۆ کاری هێڵکاری دەست بە کاری هێڵکاریکردن دەکرێت. ئێمە لە ئەندازەی هاتوچۆ سێ تیمی جیاوازمان دروست کردووە تیمێکیان تایبەتە بەکاری هێڵکاری شەقام کەوا لەگەڵ ئامێرەکە کار دەکەن و کاری هێڵکاری و لاینەکان ئەنجام دەدەن تیمێکی درمان دروست کردووە تیمی کاری دەستیە کاری ئەو تیمە ئەوەیە بۆیاغێکی تایبەت بە کاری دەستی بۆیان دابین کراوە بۆیاغی دەبڵ کۆمپۆننت پێدەگوترێتن ئەو تیمە هەڵدەستێ بە نۆژەنکردنەوەی فۆنت سەهم دیاریکردنی ئاراستەکان کە زۆر جار لەسەر شەقام ئاماژەی پێدەکرێتن لەوانە ئاراستە دیاریکردنی خێرایی لەو شەقامانەی کەوا کاڵ بۆتەوە نۆژەنی دەکەنەوە هەروەها لە زۆر شەقامانەی کەوا بۆی دروست نەکراوە ئەو تیمە هەڵدەستێتن بە دروستکردنەوە و کاری دەستی و ئەنجامدان بە کاری
نوێکردنەوەی فۆنت و سامەکان لە شەقامەکان. لەگەڵەوە هەموو هەنگاو و پرۆسەی دانان و چاکردنەوەی هێما و ئامرازەکان لە کاتی گوێڕایان نەبوون بۆ هێمایانە گرفتی گەورەی هاتوچۆ دروست دەبێت. عەقید ڕزگار سوورچی باس لە سود و قازانجی پابندبوونی شۆفێران بە هێماکان دەکات. گشت شەقامەکانی شاری هەولێر ئێستا هەڵمەتێکی دووەمین هەڵمەتە کە وەکو برێن وەکو ئەندازەی هاتوچۆکەوە دەست پێکردەوە. ئێمە وەکو پۆلیسی هاتوچۆ کە لەسەر شەقامین بەڕاستی جێگای دەستخۆشیەکەوە ڕۆژانە تیمەکانی ئەندازەی هاتوچۆی هەولێر بە جوانترین شێوە بە دیزاینێکی زۆر سەردەمیانە و جیهانیانە کارەکانی خۆیان دەکەن و ئەم کارە بەڕاستی لە هەرە پرۆژەیەکی زۆر گرنگی کابینەی حکوومەتی هەرێمی کوردستانە چونکە هەر لە سەرەتاوە مەوادێکی زۆر بە نایاب لە دەڕەوەی وڵات دێت بە ئەندازەی هاتوچۆ لێرە ئیسلامی دەکات بە کادیرەکانی خۆمان بە ئەچیزەی خۆمان و ئەو هەموو کارمەندانی خۆمان کە بە شەو ڕۆژ کار دەکەن بۆ ئەوەی کەوا جوانترین سیمای ڕێخستنەکانی شەقام بە شاری هەولێر و دەوری بەری بەڵکو کارەکانی ئەندازی هاتوچۆ بەوەش نەوەستاوە بەس لە شاری هەولێر کارەکانی خۆیان بەڵکو ئێستا لە گشت قەزا و ناحیەکانیش دەستیان بە کارەکانی خۆیان کردووە و ئەم کاری ئەندازی هاتوچۆ جێگای دەستخۆشی گشت خوشک و برا شوفێرەکانمانە کە دەبینین کەوا لەسەر شەقام چەندە کارەکانی وان ئاسان دەکەن کاتێک کە شوفێر دەستە ڕێگایەک شارەزایی تێدا نیە ئەو ڕێگایەکەوە هێلکاری کراوە بە هێمایەکانی هاتوچۆ هێلکاری کراوە بە سبوغی سەر شەقام و ئەو هێلکاری سەر شەقام کە دەبینین لەسەر شەقامەکان کرا شوفێران زۆر سوودی لێوەردەگرن بە تایبەتی لە ڕێگاوبانەکانی دەرەوە بە تایبەتی لە وەرزی زستاندا کەەوە مەودا بینین زۆر کەمە شوفێر دەتوانێت لێرە لاینەکانی خۆی دیار بکە شوفێر دەتوانێت لێرە زۆر بە ئاسانی یاخۆ تەمەتوعێکی یان خۆش بە شوفێریکردنی ئەو شوفێرە بداتکەوە دەبینین لەسەر شەقامەکانەوە ڕازاندرایەوە بە بۆیاخکردن و شەقامەکان ڕازایترەوە با هێمایەکانی هاتوچۆ ئەمە کە شوفێرەکان پابند بن پێوە لە نێو لاینەکانی خۆیان بڕوە بەڵکو تەمەنی ئەم بۆیە غەز لەسەر شەقام درێژ دەکاتەوە لایەکەش ڕووداوەکانی هاتوچۆ کەم دەکاتەوە لە لایەکترەوە ئاسانکاریەکی زۆر بۆ شوفێر دەکات بۆەوەی لە هەر کات و ساتێکدا بزانی چۆن مامەلە لەگەر شەقام دەکا بۆەوەی گیانی شوفێرانمان سەلامەت بی بەردەوام هاتوچۆی هەولێر لە کار و شتی نوێ دەگەڕێن بۆ ئەوەی خزمەت بە شوفێران و هاوڵاتیانی خۆمان بکەین. لە ئێستادا ئامێرەکە بۆیاغی تێدەکرێتن بۆ ئەوەی ئامادە بێتن بۆ کاری هێڵکاری ئەو بۆیاغیکەوە ئێمە بەکاری دێنین بۆیاغی گەرمە بۆیاغی فێرمۆپلاستیکی پێ دەڵێن دەرەجە ینی پێوانەیەکی گەرمی پلەیەکی گەرمی دیاریکراوی هەیە بۆ ئەوەی بتوانین کە لە شەقام بەکاری بێنین دوای ئەوەی کە دەگاتە ئەو پلە گەرمیە دیاریکراوە ئێمە کاری هێڵکاری ئەنجام دەدەین بە شێوەیەکی گشتی لە وەرزی هاوینان پلەی گەرمی ڕێپێدراو بۆ ئەم بۆیاغە لە نێوان 210 تاکو 220 پلەی سەدیە کە بۆیاغەکە گەشتە ئەو پلەی گەرمیە لە ناو ئامێرەکە ئامادە دەکرێتن و دەست بەکاری هێڵکاری دەکرێت. ئەو جوانی و پێشکەوتنە کە لە بواری ئەندازەی هاتوچۆ بنیاد نراوە بەهۆی پێداگری و هەوڵی کابینەی نوێی حکوومەت ئەنجام دەدرێت و بنیاد نراوە کە چەندین ساڵە بە چەندین پرۆسەی سەخت و ئاڵۆز تێپەڕیوە. هاوکات و پرۆسە گرنگی هەڵکاری و هێما و بە شێوەی ئەندازەی بە خۆماڵی دەکرێت بۆ مەبەستە بەڕێوەبەری گشتی ئەندازەی هاتوچۆی هەرێم باس لە گرنگی ئەو هێما و ئامرازانە دەکات. سوودی هێڵکاریکردنی شەقامەکان دەتوانین لە چەند خاڵێک باسی بکەن. خاڵی یەکەم یان بە پلەی یەکەم پاراستنی سەلامەتیە دەتوانین بڵین دەورێکی گرنگی هەیە لە ڕێکخستنەوەی شەقامەکان و کەمکردنەوەی ئەو سەر لێ شێوانەی کەەوە لە شەقامەکان هەیە و دەورێکی گرنگ هەیە لە ڕێکخستنەوەی شەقامەکان هەروەها دەورێک دەبینێتن لە کاتی بەکارهێنانی دروستی هێڵکاری لەلایەن شوفێرەکان تا ڕادەیەک دەتوانین بڵێن ڕووداوەکانی هاتوچۆ سنووردار دەکاتن
و هەروەها وەکو باسمان کرد لە شەوان لەو شوێنانێکەوە ڕووناکی لێ نییە دەورێکی گرنگ دەگەڕێت لە پاراستنی سەلامەتی شوفێران و ئەو کاری هەڵکاریەکەوە ئەنجام دەدرێتن بە پێی ستانداردە جیهانیەکانە و هەر هەمان ئەو ستانداردانە بەکاردێتن کەوا لە وڵاتانی دەوروبەر لە ئێستادا کاری لەسەر دەکرێتن و گرنگەکەشی ئەوەیە هەمان پرۆسە ئەنجام دەدرێت وەکو ئێوە دەبینن کاتی کارکردنیشمان هەوڵداوە لە کاتێک لە شەقام کار بکەین کە ئاستەنگی هاتوچۆ بۆ هاوڵاتیان و شوفێران دروست نەبێتن بۆ یاتیمەکانمان لە 12 شەو تاک و 6 بەرەبەیان کار دەکەن لە شەقامەکان بۆ ئەوەی هاوڵاتیان ئاستەنگیان بۆ دروست نەبێتن و هەر لەم ڕۆژەوە وەزارەتی ناوەخۆ بەرنامەیەکی گشتگیری هەیە بە ڕێکخستنەوەی شەقامەکان لە ڕووی هێڵکاریکردن لە ڕوودانانی هێما ڕێکخستنەوەی ترافکلایتەکان و ناوچوارڕیانەکان زیادکردنی کامێرا لە بەشێک لەو شەقامانەیەکەوە ئۆتۆمۆبیل خێراییان زۆرە و ڕووداوی زۆری تیادا ڕوودەداتن بۆیە بەرنامەیەکی گشتگیرمان هەیە تایبەت بە ڕێکخستنەوەی شەقامەکان کە لە کابینەی نوێی محکومەتی هەرێمی کوردستان گرنگیەکی تایبەت دەدرێت بە ڕێکخستنەوەی شەقام و کەمکردنەوەی ڕووداوی هاتووچۆ. بەهۆی پێشکەوتنی هەولێر و بەرفرانبوونی شارەکە پێویستی بۆ هێما و ئامرازانەیە دەمانێت بزانین چۆن ڕوبەڕووی و پێشکەوتنە دەبنەوە و شەقام و ڕێگاکان بە هێما پڕ دەکەنەوە. ئەوەی جێگەی خۆشحاڵیە 100 کارمەندی ناوخۆیی لە سەرتاسەری هەرێمی کوردستان وەکو قۆناغی یەکەم بۆ ئەنجامدانی پرۆسەی هێڵکاری وەکردنەوەی خولی ڕاهێنان لە ئێستادا لە سەردەستی کرێکار و کارمەند و ئەندازیار و پسپۆری ناوخۆی کاری هێڵکاری شەقامەکان ئەنجام دەدرێتن. وەکو قۆناغی یەکەم هەوڵماندا زیاتر هێڵکاری بۆ ئەو شەقامانە بکەین کەوا لە ناوەوەی شارن لە شاری هەولێر لەبەر ئەوەی ماوەیەکی دوور و درێژە کاری هێڵکاری بۆ شەقامەکان نەکرابوو و هەروەها شەقامەکان پێویستیان بە هێڵکاری بوو بە تایبەتی ئەو شەقامانەی کەوا جەنجاڵیان پێوە دیار بووە ڕووداوی هاتوچۆیان تیادا ڕوودەدا وەکو قۆناغی یەکەم دەستماندا ئەو شەقامانە و هەوڵماندا کاری هێڵکاریان بۆ بکەین پێکمان بەرنامە و پلانمان ئەوەیە قۆناغی دووەم کاری هێڵکاری بۆ ڕێگاکانی دەرەوە ئەنجام بدرێتن کە ئەویش زۆر پێویستە بە تایبەتی لەو ڕێگانەی کەوا ڕووناکی تێدانیە لە شەوان کاری هێڵکاری دەورێکی زۆر گرنگ دەگەڕێتن لە وەرزی سەرما و لە وەرزی بارانبارین کە دنیا شەیە دەورێکی گرنگی دەبێت لە پاراستنی سەلامەتی شوفێران. ئەو ڕێکار و هەنگاوانە بۆ بەهێزکردنی سیستمی ئەندازەی هاتوچۆ و نوای کردووە شۆفێر پێویستی بە ئامۆژگاری و پۆلیسی هاتوچۆ و هیچ ڕێبەرێک نەبێت چونکە ئەو هێما و ئامرازانە ڕێنیشاندەری شۆفێران و ڕێنویانیان دەکەن کە چۆن شۆفێری دەکەن و چۆن دەکەن.